پێم وایە ئەم پەرلەمانی هاتوون بۆ پێش بینای پەرلەمانی کوردستان لە پێشینەدا چەندین جار سکاڵام لەسەر سەرجەم پەرلەمانتاران کردووە لە ئێستادا بە بۆچوونی خۆم و بۆچوونی زۆربەی هاو نیشتیمانیانیش وایە کە ئەم پەرلەمانەی کە ئەیبینن کە پێشی چەند دقەیەک من لێرە بووم بە چەندەها سیارەی لاندکرۆزەری مۆدیل بەرز کە هەمویان بەو سیارانەیە نەژوورەوە بە ماوەی ساڵێک چەندین یانی چەند کۆبوونەوەیەکەکەن بارگرانیەکەن بەسەر میلەت. هۆکارەکەیشی چییە؟ ئەم پەرلەمانتارانە کە موچەی زیاتر لە 6 ملیۆن و کۆمەڵ ئیمتیازاتیان بۆ ئەکرێ بەو 6 ملیۆنەی ئەوان ئەو هێزە مرۆیە گەنجەی کەوا لە ئێستادا کە هەمووی وڵات بەجێ ئێڵن کا مووقیفی ئەمانە چی بوو لە ئێستادا؟ مووقیفی ئەوانەی کە ئەو کرێکار و ئەو مامۆستای گرێبەستانەی کە لە ئێستادا کە هیچ تەعیناتێک یاخود هیچ موچەیەکیان نییە کوا مووقیفی پەرلەمان کوا یاسایەک بۆ دەربێن و کە بتوانن ژیانێکیان بۆ دابین بکەن کوا ئەو کرێکارانە یاخود ئەو مامۆستای گرێبەست یاخود ئەو تەلەبە و خوێندکار و قوتابیانی کە لە ئێستادا ناویان نەهاتۆتەوە یاخود بڵین بەو شێوازەی کە بەدڵی خۆیان نییە کوا مووقیفی پەرلەمان ئەو موچە زۆرە وەرەگرن و لە داهاتووشدا بن بە خانەنشینە بن بارگرانیەک بۆ سەر میلەت دروست دەکەن. بۆیە داواکارم کە پێداچوونەوەیەک بە مووقیفی خۆیان بکرێت دەکرێت ئەو مامۆستا و ئەو گرێبەستانەی تەعین بکرێ و تا بتوانن فێری سیفەت و ئەخلاقی جوانمانکەنەوە کە لە پەرلەمان کۆمەڵێک تەشیرات بکرێت یاخود دەکرێت کە من بۆ خۆم کە ئەیبینم ئەم بینایە زیادەیە داواکارم ینی بە بۆچوونی خۆم وم پێم وایە ئەم بینایە دەکرێت بفرۆشرێ بکرێتە خزمەتی ئەو هێزە مرۆیە گەنجەی کە ئێستا سەفەرەکەن و کە وڵات بەجێهێڵن هیچ مووقیفێکم لەیان نەبینیوە بۆیە تەنها و تەنها بە قسەی ئەو قسانەی ئەوانەیکەن ئێوەی ڕۆژنامەنووس زۆر بە جوانی ئەو ئیش و ئەو خەلەل و ئەوانە ئەگەێنن بۆیە ئەوان دەوری ڕۆژنامەنووس ئەبینن ئەکرێ ئێمە بەپێی قانونی حکوومەتی عێراقی ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراق پەرلەمانی عێراقەیە بۆیە ئەو عەقدەی کە لە بینی هاو نیشتیمانیان و ئەو پەرلەمانتارانە ئەکرێ هەڵبۆشێتەوە لەبەر ئەوەی تا ئێستاکە هیچ مووقیفێکی گرنگمان لێیان نەبینیوە یعنی ببینە قسەکان و شێوازی ئوسلوبی هەندێکیان یاخود بڵین زۆربەی زۆریان بە شێوازێکە وەکەوەی کە لە بازاڕ قسەکەن وەکەوەی ئەوە نییە کە موسسەیەکی گەورە بێ یعنی زۆر جا بینیوانە کە لەوانەیە پەرلەمانتاری تێدا بێ باوکی خۆی سیقەی پێ نەبێ کە بڵێ هیچی بەدەستنیە ئایا میلەتێک یعنی چۆن بتوانێت سیقە بۆ بکە یاخود کۆمەڵێک قسەی کردبێ لە ئێستادا بڵێ بۆ بانگەشە کردوم کە تۆ شوێنێکی موسسەیەکی ئاوا گەورە کە بەلای هاو نیشتیمانیان ئەو دروشمانە کۆتایی هات بۆیە دەکرێت ئەم بینای پەرلەمانە بفرۆشرێ لە ڤێلا و باخەکانی خۆیان 2 مانگ جارێ 3 مانگ جارێ دانیشن و بە هیچ شێوەیەکیش خانەنشین نەکرێن و بگەڕێنەوە سەر ئیش و کاروباری پێشویان. دکتۆر پرسیاریەوەکەم پەرلەمان دەسەڵاتی یاسادانانە یاساشیان لە هەرێمی کوردستاندا جێبەجێکردنەکەی نەکراوە تۆ زیاتر خۆسەکان لەسەر پەرلەمانە و لەگەڵ حکوومەتە قسەت چیە توی سکاڵا لەسەر یاخود هەر ئیشەکان زیاتر لەسەر پەرلەمان و پەرلەمانتارەکانە باشە بەتاکید ئێمە ئەم دەستگای کە ئیبینن ئەم بینا گەورەیە بەناو گەورەیە بەڵام ئەمانن شەرعیەتیان داوە بە حکوومەت ئەمانن داوای یعنی چۆن بڵێ ئەو شەرعیەتە لەلایەن خەڵکە و پێیان نەدراوە بەڵام هەر ئەمانە بوون داوایان نەکرد کە وڵات بکرێ بە پەرلەمانی و بە سیستەمی ئەمەش پەرلەمانێکی ئەمانەکەی بین تەڵان ێسەوە سەعات دە شتێکە کە کۆبوونەواتی گرنگ و کە بەرهەمدار بێ لە وڵاتانی کە لە سەعات 8 بەیانیدا دەکرێت لە بەیانی زوودا لەبەر لەو کاتەدا کۆمەڵی ئەکتیڤیتی یاخود کۆمەڵی بڕیاری گرنگ وا پێویستە لەو کاتەدا بدرێت ساعت دێ تازایان بینمێن ینی موسسەیەکی ئاوا گەورە ئەوانە شەرعیەتیان داوە بە حکوومەت من پێیانم نەداوە هاوڵاتی پێیانی نەداوە بەڵام کۆمەڵێ پەرلەمانتار و وەزیر و محافظ و قایم و ئەمانە هەن بازرگانی بە میلەتەوە ئەکەن داهاتی ئەو میلەتە ئەخۆن بەڵام هیچ شتێکیان نەکردو پەرلەمان تەنها بۆ کۆمەڵێ قسەی وەکو یعنی قسەی بازاڕی وەکوای لە بازار دانیشت من پێم وایە بەڵام پێمان بڵێ ئەو وەرەقانە چن بەدەستەوە ئەو وەرەقانەوە ئەوە سیدی ئەوە کۆمەڵێ گەندەڵی وەزیرە مدیر عامە پەرلەمانتارە خۆیان خەریکی ئیشوکارن یعنی زۆربەی زۆریان یعنی هەرچەنە ڕووی کامیرە و بینەرانی نەبێ دەڵاڵیان هەبێ ئیشەکانی خۆیانەکەن ئەیان بینم لە تەلەڤیزیۆن هەندێکیان قسە ئەکەن خۆیانن ئەوانە هۆکاری تیجارەتەکردن چی بە هۆکاری بازرگانیکردن بێ بە تەندروستی مرۆڤەکان یاخود بەوەی یا ئەو جیلەی کە دروستە بێ ئێستاکە هەمووی بۆ بە پارە بەرەو کەرتی تایبەتە ڕوا زۆر جار بینیمانە خەڵکانێک دێن بەو شێوە تۆ کۆمەڵک دۆسیە هەڵدەدەنەوە 2000 کاندید بن بۆ خولی پەرلەمانی کوردستان بڕێست بۆ خۆ داواکردنەوە طبعا حەقی خۆتانەوە پرسیارە بکەن چکۆم ئەم وڵاتە ئەوەندەی یعنی سیستەمی ئەم وڵاتە یاخود بڵێ ئەم وڵاتەی خۆمان ئەوەندەی شتی ناعەدالەت و ئەو شێوازانە ئەبینن حەقی خۆتەوە پرسیارە بە هیچ شێوەیەک مەسەلە ئەوە نیە بەڵام ئەگەر من قسە نەکەم و تۆ قسە نەکەی و ئەو قسە نەکا یعنی ناکرێ ئەو موچە زەبەلاحە بخۆن و ببینم یعنی یەک شتێکت پێ بڵم کرێکارێکی شارەوانی دە ڕۆژێک مانگرتنیان ڕاگەیان کە دەستی هەمویان ماچەکەم وڵات چۆن بۆ یعنی چۆن بڵێ
پیسیەکی زۆر وڵاتی گردەوە نیشتیمانمانی گردەوە پەرلەمان یەک ساڵ داخرا یەکشت کرا هیچم نەبینی هیچ دەورێکی نەبینی یعنی ئەوەیە مەبەستەکەم و حەقی خۆتە و پرسیارە بەڵام ئەمەی کە جەناب دەیڵی لەبەرەوەی سیستەمی وڵاتە چەند ناشرینە ئەیان بینی خەڵکانێکەکەن لەسەر تیڤەکان و دواتر مڕەشەحیانەکەن بۆ پەرلەمان ئەمەیە وای لە تۆ کرا و پرسیارە بکەیت بە هیچ شێوەیەک ئەوە نیە بابەتەکە لە ڕوانگەی هەستکردنمە بەو غەدر و نەعەدالەتەی کە تەلەبەیەکە بینم ئەگری یاخود کرێکارێکە بینم کە داوای ئەوە